نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. خاچی بوونەکەی خۆ بەکەم گرتن و خاچی بوونەکەشی وەک ڕەهەندێکی تری فەتانەتەکەی بە وێنەی ئەستێرە دەدرەوشێتەوە. هەتا ناوبانجی دەربکردایە و خەڵکی زیاتر ڕویان تێبکردایە ئەو لە دەریای محیبەت و خاچی بوونیدا قوڵتر دەبووە. دەدوت مەحویەت و خاچی بوون لەگەڵیدا لەدایک بوون و پێکەوە چاویان بە دنیا هەڵێناوە. تا کۆتایی تەمەنیشی ئەم خەسڵەتەی هەر لە گەشە و بەردەوامیدا بوو. ئەو کەسەی فەرمیەتی من تەواضع الله رفعه الله، چێ لە بەرامبەر خوای گەورەدا تەواضع بنوێنێ خوای گەورە بەرزی دەکاتەوە و ناوەڕۆکی فەرمایشتەکەشی بە جوانترین شێوە پەیکەڵ کردووە حەزرەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. هەمیشە خۆی بە یەکێک لە خەڵکی زانیوە و هیچ کاتێکیش خۆی لەوان جیان نەکردوێتەوە. وتەیەکی بەپێ سەیە کە دەدرێتە پاڵ حەزرەتی عەلی و تیایدا دەڵێ کون عند الناس فردا من الناس، لە نێو خەڵکیدا یەکێک بە لەو خەڵکە. بۆیە دەبینین پێغەمبەری خوش عەلەیهی ئەلف سەڵات وەسەلام هەموو کات پەیڕەوی ئەم بنەمایی کردووە و لە ڕادەبەدەر بایەخی داوە بەوەی وەک هەرتاکێکی ئاسایی ناو کۆمەڵ بێت. بەڵێ نابێت پلە و پایای دنیاییەکان مرۆڤ لە خۆی بایی بکەن و خۆی لەبیر بەرنەوە. جاری وایە مرۆڤ پاشایە، جاری واشە پاسەوانی هەرد. حاڵی هاوبەشی نێوان ئەم دوو جیاوازیەش بریتیە لە مرۆڤ بوون. کەوا بوو چۆنێتی ئەو بەرپرسیارەتیەی مرۆڤ لە ئەستۆی دەگرێت نابێتە هۆکاری ئەوەی ئەو مرۆڤە بگۆڕێت بۆ بوونەوەرێکی تر. هەر بۆیە دەبێت مرۆڤ لە هەموو زەمینە و زەمانێکدا خۆی بە تاکێکی ئاسایی ناو کۆمەڵ بزانێت. ئەگەر بێت و ئەو سیستەمەی بە دیموکراسی ناو دەبرێت، لووتکەی ئەو سیستەمانە بێت کەوان لەسەر زەوی وەک چۆن هەندێک وای دەبینن ئەوە ئیسلام بگرە بە چەندین سەدە پێشتر بەیداغی خۆی لەو لووتکەیەدا هەڵداوە. لەگەڵ ئەمەشدا ناتوانین بڵێین ئیسلام بە تەواوی سیستەمێکی دیموکراسیە. ئێستاش چەند بڕگەیەک دەخەینە پێشچاو کە کامەڵی ئەم سیستەمە لە ژیانی کۆمەڵایەتیدا پیشان دەدات. جارێکیان حەزرەتی عەلی ڕەزای خوای لێبێ لەگەڵ یەکێک لە ئەهلی ذمما کێشەیەک دەکەوێتە نێوانیانەوە و بە مەبەستی یەکلاییکردنەوەی دەچنە دادگا. شوڕای دادوەر ئاماژە دەکات حەزرەتی عەلی دابنیشێت، بەڵام حەزرەتی عەلی ناخۆشحاڵی خۆی بەرامبەر ئەم گرنگی پێدانە دەردەبڕێت، چونکە دەبوو لەگەڵ لایەنی دووەمی کێشەکەدا لە هەمان هەلو مەرج و بارودۆخدا بێت. جا ئێستا بیهێنە پێشچاوی خۆتان. ئەو ڕۆژەی حەزرەتی عەلی ئەم هەڵوێستە دەنوێنێت خەلیفەی دەوڵەتێکی مەزن واتە سەرۆکی وڵاتێک بووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام ئاوێتەی ژیان بوو بۆ مرۆڤێکی فیترەتناس. زۆر جار ئەوانەی یەکەم جار بوو بێنە ناو کۆڕەکەیەوە نەیان دەزانی کامەیان پێغەمبەرە مەگەر ئەوەی لە ڕێی ڕەفتاری هاوڵە بەڕێزەکانەوە یاخود کاتێک دەستی دەکرد بە قسە بیانزانیایە کە ئەو پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵاتی وەسەلام. لە کاتی هیجرەتدا زۆرێک لەو خەڵکەی مەدینە کە تا ئەو کاتە بەدیداری پێغەمبەری خوا نەگەیشت بوون بەرەو حەزرەتی ئەبوبەکر دابوویانە پرتا و تاک و دەستی ماچ بکەن، واتاوایان دەزانی ئەو پێغەمبەری خوایە. بەڵام کاتێک حەزرەتی ئەبوبەکر هەستا و بە عەباکەی سێبەری بۆ سەروەرمان کرد، ئیتر ئەو کات زانرا پێغەمبەری خوا چێیە. بەڵێ بەم شێوەیە بوو، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەفتارێکی وای نەدەنوان کە لە ئەبوبەکر جیای بکاتەوە. ئەو خاچی بوون و خۆ بەکەم گرتنەشی کە لە کاتی فەتحی مەکەدا نواندی تابلۆیەکە لەو پەڕی بێوێنەییدا ئەوە بوو بەسەر وشترەکەیەوە ئەوەندە چەما بووە وەخت بوو سەری بدات لە پشتی ئاژەڵەکەی. جائیتر ئەو پێغەمبەرە شکۆمەندە بەو ڕوحیەتە پڕتەوازوعەوە چوە ناو ئەو شارە پڕشان و شکۆیەوە. لە فەرموودەیەکدا کە لەلایەن زۆرێک لە هاوڵانەوە لە پێشەچیشیاندا دایکی ئیمانداران حەزرەتی عایشەوە ڕیوایەت کراوە دەجێڕنەوەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لە ماڵەوە وەکەر ئەندامێکی تری خێزان مامەڵەی دەکرد. خۆی جلەکانی پینە دەکرد و خۆیشی خەریکی پێڵاوەکانی دەبوو. لە کاروباری ناوماڵیشدا یارمەتی خێزانەکانی دەدا. لەو کاتەدا کە بەم کارانە هەڵدەستا لە هەموو لایەکی دنیادا یادی دەکرا و باز بووە باسی خۆی و دینەکەی. ئەوەندە کارزانانە کاتی خۆی ڕێخستە بوو لە نێوەندی ئەو هەموو بەرپرسیارەتیە گرنگی سەرشانیدا دەرفەتی ڕاپەڕاندنی ئەو جۆرە کارانەشی دەرەخسان. بەڕاستی شایانی ئەوە بوو لەسەر لووتکەی هەموو خەستەتێکی جوان دابنیشێت. هەرواش بوو لە ناو خەڵکدا بوو. نیشانەی گەورەیی لە گەورەکاندا خاچێتیە، نیشانەی بچووکیش خۆ بە گەورەزانینە. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵاتی وەسەلام
گەورەترین کەسی نێوگرۆی ئادەمیە کەوا بێت دەبوو خاچێتێکەشی هەروە بووایە. ئەو پێغەمبەری خوایەی کە لە بنیادنانی مزگەوتی مەدینەدا وەک هەمووان خشتی هەڵدەگرت و لە هەڵکەندنی خەندەقیشدا کاتێک هەر کەسە و بەردێکی لەسکی پێچا بوو ئەم دوو بەردی بەسکیەوە پێچا بوو بەو پیاوەی کە لە تاو هەیبەتیدا دەلەرزی فەرمووی براکەم مەترسە منی شەروەک تۆ مرۆڤێکم کە دایکی نانەوشکەی خواردووە. بێ هیچ گومانێک خاچیترین مرۆڤەکان بوو. ئەو کەسانەی لە کۆڕ و کۆربەندەکاندا وەک هێمایەک بۆ گەورەیان قاچ دەخەنە سەرقاچ و بەو شێوەیە دادەنیشن. لە ڕاستیدا دڵنیا نیم لەوەی ئەم حاڵەتەیان لە چلقێکی دەروونزانی ڕۆحیدا لەگەڵ شێتیدا یەک دەگرێتەوە، بەڵام ئەوەی لێی دڵنیام ئەوەیە کە لە ڕووی لایەنی ڕۆحیانەوە ناتەواویەکی گەورەیان هەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام وەک کەسێکی ئاسایی دادەنیشت و وەک کەسێکی ئاسایی شەڵسوکەوتی دەکرد. بەڵێ هەموو جوم و جۆڵێکی لە بازنەی ئەدەبێکی دیاریکراودا بوو. مەزنی خۆشی بەوە پیشان دەدا کە سەری لەسەر زەوی بێت و ناوچەوانی لە بەرماڵەکەی بسوێت. من تواضع الله رفعه الله ومن تكبر وضعه الله. چێ لەبەر خوای گەورە بێفیزی بنوێنێ خوای گەورە بەرزی دەکاتەوە. هەر کەسیش خۆی بە گەورە بزانێ خوای گەورە پۆزی دەشکێنێ. خاچێتی و خۆ بەکەم گرتن وەک دوو باڵن بۆ مرۆڤ کە بەرە و کەشکەشان دەیخەنە پەرواز. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە سایەی تەواضوعەکەیدا ئاستەنگە سەرکەشەکانی بڕی و بۆ هەتایە بوو بە پێشەوای مرۆڤایەتی. خەڵکی زۆر بە ئاسانی دەچوونە دیدەنی ئەو پێشەوان نایابەی کە ڕەهەندە تەسکەکانی کات و شوێنی تێی کردبوو. هەر بەو ئاسانیەش ئەوەی دەیانویست عەرزیان دەکرد چونکە خۆیشی هەروە کەسێکی مامەڵە ئاسایی بوو. ئیمامی موسلیم و ئەبوو داود بۆمان دەجێڕنەوە ڕۆژێکیان ئافرەتێک کە ژیری تەواو نەبوو هاتە خزمەتی پێغەمبەری خوا و پێیوت ئەی پێغەمبەری خوا کارێکم پێتە. پێغەمبەری خوش لەگەڵیدا چووە کەنارێکی ڕێگەکەوە و گوێی بۆ گرفتەکەی گرت و بۆشی چارەسەر کرد. بە گوێرەی ئەو ڕیوایەتەش کە ئیمامی بوخاری لە حەزرەتی ئەنەسەوە ڕیوایەتی کردووە جاریەیەک دێت و پۆڵی پێغەمبەری خوا دەگرێت و ڕای دەکێشێ دەیەوێت کارێکی بۆ ڕاپەڕێنێت. سەروەریشمان بەو پەڕی سادەیەوە و بێ ئەوەی ئەم ڕەفتاری بەلاوەگران بێت لەگەڵیدا دەڕوات و یارمەتی دەدات و دەگەڕێتەوە. لەوانەیە ئەو کارە گسکدانی ناوماڵ یان گوشینی جلێکی شۆراو ببێ. کارەکە هەرچێک بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام جێبەجێی دەکرد چونکە ئەو مرۆڤێکی فیترەت ناز بوو. ئەم کارەشی هەرگیز زەلیلی نەبوو. تەنانەت زەلیلی نەیتوانیوە بچێتە خەویشیەوە. ئاخر چۆن دەچێت لە کاتێکدا بەرامبەر کوفر و گومڕایی هەروەک شێری هەڵمەتبەر وابوو. وەک لەسەریشەوە وتمان دلێرترین و ئازاترین مرۆڤەکان بوو. ئەوە تا حەزرەتی عەلی دەفەرمێت کاتێک لە مەیدانی جەنگدا ترسمان لێ دەنیشت خۆمان دەدایە پەنا پێغەمبەری خوا و خۆمان بەو دەپاراست. کاریگەری دڵنیایی و ئارامبەخشیەکەی تەنها بۆ خۆی نەبوو بەڵکو دەوروبەرەکەیشی گرتبووە کەوا بێ گەر مرۆڤێکی ئاوا خاچیبوونێکی لەم جۆرە بنوێنێت ئەوە بە دڵنیاییەوە ئەمە لە خاچیبوونەکەیەوە سەرچاوەی گرتووە.